دەچینەرەی تەوەری دومی پرۆگرامی ئەمڕۆمە سەبارەت بە ئەنجامی هەڵبژارنەکانی ئەمریکا و کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان بە گشتی چی دەبێت بە مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەهرۆز جەعفەر کە سەرۆکی پەیمانگەی مدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتین و ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەن. دکتۆر سڵاو لێبێ باین باش. بانیەوە بەخێر بێت دکتۆر. دکتۆر لە ئەنجامەکانی دوێنێ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا ئایا بردنەوەی دۆناڵد ترامپ پێشبینی کراو بوو؟ ئەم پرسیارێکی جوانە سوپاس دووبارە بۆ ئەم دەرفەتە حقیقت بەڵێ پێشبینی کراو بوو لەبەر سێ خاڵی سەرەکی. خاڵی یەکەمیان ئەوەیە کە درەنگ کەمەڵە هارس هات بۆ ئەوەی کە ببێ بە کاندید چکە بایدن هەر نەئەکشایەوە ئەمەش جۆڵێکی ناوخۆی یان بڵێن زعزعەیەکی ناوخۆی لە ناوخۆی دموکراتەکانە دروست کرد بوو لەبەرەوە درەنگ هات ینی سێمان کەمە بۆ ئەوەی کە کەمەڵە هارس خۆی ئامادە بکە کاندیدێک بێت جگە لەوەش کاندیدێکی ژن بوو تاوەکو ئێستا ژن کاندید بووە پێشووتریش کاندیدی ژن هەبوو بە سەرۆکاتی ئەمریکا بەڵام هیچ ژنێک لە 47 خولی ڕابردووە نەتوانێت بە سەرۆکاتی ئەمریکا لە کۆشکی سپیا بگرێت. سیارێکی دیکە بۆچی ژنان لە ئەمریکا کێکێک خۆی بەیەکێک لە دیموکراسیترین وڵاتانی جیهاندا دەنرێت بۆچی ناتوانێت شنێک بکات بە سەرۆکی وڵاتەکەی لە کاتێکدا کە بەربژێری هەبوو کامەلە هاریس جێگری ئێوە بووە جێگری سەرۆکاتی ئەمریکا بۆ لە کاتی بایدنە خۆی ئەمریکا وڵاتێکی دیموکراسیەت لە ئەمریکا دە ڕێگێکی قوڵی هەیە دامەزراوە موسسات لە ئەمریکا ڕێگێکی زۆر قوڵی هەیە یعنی ئێمە غادرێکی گەوراکەین بڵین لەبەرەوەی کەمەڵە هارس ژن بوو دەرنەچوو ئەمە قسەیەکە تا ڕادەیەک ناڵێم بێمانایە بەڵام احتمالێکی لاوازە لەبەرەوەی کە ژن بوو دەرنەچوو بەڵام ئەوەی کە ئێمە نەتیجەکە بینین ڕەشپێست و سوورپێست و سپی پێست و قژ زەرد و قژڕەش هەموو دەنگیانداوە بە دۆناڵد ترامپ ئەم بردنەوەی دۆناڵد ترامپ بردنەوەیکی ساحێقە بە عەرەبیانی پشکێنەرە جاری پێشوو کە ترامپ بردێەوە لە سێنات و لە کۆنگرێسا هی خۆی نەبووە یان توانی بەر بە بڕیارەکانی بگرن بە نانی لە ئەمریکا لە سێ جیهەتەوە بڕیار دروست دەکرێت سەرۆک تەنها کەسێک نییە بتوانێت بڕیاری ئاشتی و شەڕ و هەموو شتێکی لەبەردەستا بێت ئەوە بکات دروستکردنی بڕیار وەکو پرۆسەکانی دیکە وەکو بوخچەکانی دیکە لە ئەمریکا بابەتێکی ئاڵۆزە بەڵام ئەم جارە ترامپ لە کۆماریەکان زۆربەی سێناتیشیان بردوتەوە هەر شتێکیان بێ دەتوانن بیکەن و تێی بپەڕێنن ئەمە بردنەوەیە خاڵێکی دیکە هەر وەڵامدانەوەی پرسیاری یەکەمت بێ ئەوەیە کە بەڕاستی لە سەردەمی 4 ساڵی ڕابردووە خۆی گەرێمە بگەڕێنەوە بۆ قەیرانەکان هەڵەیەکی منهەجیەکەین هەموو قەیرانەکانی ناوخۆی ئەمریکا ببەستینەوە بە ئیدارەی بایدنەوە ئەگەر زۆر وردیکەینەوە حقیقت بگەڕێنەوە دەگەڕێنەوە بۆ ناوڕاستی شەستەکان بەدواوە کە سەرمایهداری لە جیهانە تا حدێکی زۆر کەوتە قەیرانە و قەیرانی ئەمریکا گەڕێتەوە بە ساڵی شەستەکان بە بڕای من و بەتایبەتیش لە 2010 بانقی لەمەن برازر کە ئیفلاس ئەکات ئەمە بە تەواتی دەرئەکەوێت کە ئەمریکا لە ژێر قەرزێکی زۆردایە و سیستەمی سەرمایهداری کەوتۆتە قەیرانێکی گەورەوە کە قەیرانی قوڵقوڵن بۆیە ئێستا گرێ باسیەوە بکەین لە بەرنمەکەی ئەو تەحەدیاتانەی لە ناو خۆیە و لە دەرەوەشە کەوتنەتە بەردەم ئیدارەی ئەمریکا تەحەدا و داستانگەلی جار قرسن ڕنگ نییە ترامپ و تیمەکەی گەرچی خەڵکی وشاریان تێدایە بابێکێن بەچەند بەشێک تەحەدەکان لە ناوخۆی وڵاتدا چین بووە تەحەدیاتەکان یەکێکیان هەر دووبارەی بەستمەوە ویستم وەڵامی بەمەوە بە پرسیاری یەکەمتەوە کە بۆچی چاوەڕوان کراوە بوو ترامپ بێت یەکەمیان بەڕاستی باج لە ناوخۆی ئەمریکادا زیادی کرد لە سەردەمی 4 ساڵی ڕابردووە کە باج زیاد دەکات خەڵک گیرفانی بەتاڵترە بێ کە گیرفانی بەتاڵترە بێ شت گرانە بێ کە تۆ باجە خەیتە سەر کاڵایەک ئەشیا گرانە بێ کاڵاکان گرانە بێ خەڵک گیرفانی بەتاڵترە بێ بۆ نمونە کاڵاگران بوون من نمونەیەکە پێ بڵێم ئەگەر بە خشتەکان ئەگەر لێرە هەبووایە بە شاشەکە ئەم هێنا لەگەڵ خۆم تەماشا بکەی لە کەلیفۆرنیا گەڵۆنێک بنزین لە 6 ساڵی ڕابردووە بە $2 بوو بەڵام ئێستا بە $8 لە سەردەمی ئیدارەی بایدنە زۆر بابەتی دیکەش هەیە بۆیە یەکێک لە بەڵێنە سەرچەکانی ترامپ ئەوەیە کە باج لەسەر هاوڵاتیان کەمە کاتەوە گیرفانیان پڕترە کات کاڵاکانی شەرزانترە بێت چکە ئێستا هەڵاوسان ئینفلیشن لە ناوخۆی ئەمریکادا زۆرە کە هەڵاوسانە بێت کاڵا گرانە بێت ئەمە نقطەیەکی دیکاوە نزیکەی 6 ساڵە بەردەوام باز لەوە کرێ لە ڤەنزوێلا کە وڵاتێکی لە قاڕی ئەمریکا ئەوان زیندانەکان ئازاد دەگەن زیندانەکان دێن بۆ ناو ئەمریکا ئەمەش خەڵکی تونڕە و مەشاکیلی زۆری لەودا نزیکەی 12 بۆ 15 ملیۆن پەنابەری هاتونەتە ناو ئەمریکاوە ئەمانە مەشاکیلی جۆراوجۆر دروست دەکەن ئەم پەنابەرانە مەشاکیلی جۆراوجۆر دروست دەکەن ئەنجا خاڵێکی دیکە ئەوەیە کە هەر ناوخۆی کۆماریەکان تەحەدیاتێکی گرنگترە ئەوەیە کە ئێتر تۆ کۆماریەکانت جۆ لە نابێ هەر دەڵێن ترەمپیەکان یعنی ترەمپ شخصی بەهێز یعنی دامەزراوەی لاواز
خۆم چم بێ ئەوە دەیکەم کە دەڵی دامەزراوە هەنی دامەزراوە بڕیاری دەستە جەمعیەوێ بەڵام لێرە ئەمە کەمتر گوێبیستی کۆمارێکانە من زیاتر ترەمپ ڕۆلی هەیە ئەمەش گۆڕانکاریکی جەوهریە لە ناوخۆی مێژووی ئەمریکا و مێژووی کاری حیزبەتی لە ئەمریکا خاڵێکی دیکە ئەوەیە کە لە ناوخۆی ئەمریکادا کێشەی زیرەکی دەستکرد و سوۆشل میدیا و مەشاکیلی دیکە ئەمە وای کردووە مەشاکیلی کۆمەڵاتیە جگار گەورە لە ناوخۆی ئەمریکا دروست بوو بێت کە بە تایبەتی تیکتۆک کە چینیەکان زیاتر مامەڵی لەگەڵەکەن و داتای ئەمریکیەکان کەوت پێێتە لای چینیەکانەوە ئەمانە نقطەیەکی دیکە اینجا تەحەدیاتە ناوخۆیەکان کێشەی مەسەلەن گەردونین و گلۆبال وارمین گەرمبوونی گۆی زەوی کە ئەمریکا لێی بەرپرسە بەڕاستی وەکو ینی زڤارۆڤاکیس کە زۆرێک بە مارکسی ئەم سەردەمەی ناودەمەند پرۆفیسۆرێک بوو وەزیری پێشووی دارایی یۆناان بوو من دیوشمە قسەیەکی هەیە دەڵێ ئەم سەرماداری لەم سەردەمەیە نەک هەر داژ ناکە تەنها تەبیعەت و سروش بەکارهێنێ کە سروش بەکارێنی سروش پیسە بێت مەسەن ئێستا کەشوهەوای دەوڵەتێکی وەکو عێراق 15 جار پیسترە لەو ستانداردەی کە دەبێت آخر پیس بێت ینی ستاندار دەبێت بۆ نەسە تا 15 بێت 120 بێت عێراق 15 جار لەو حەدەش پیسرە ئەمە ئەمریکا لەبەروی سیستەمێکی تاک جەمسەری لە دوای جەنگی سارد و ساڵی 91 و بەرپرسیارەتی ئەم گەردونەی دراوەتە ئەستۆ نظامی جیهانی دراوەتە ئەستۆ ئەو بەرپرسە لە پیسبوونی ئەم گۆی زەوی و گەرمبوونی گۆی زەوی و ئەم گۆڕانی کەشۆڕەوە ئەتوانێت ئەم کێشانە چارەسەر بکات کێشەکان زۆر لەمە زیاترن بۆ نمونە مادەی هۆشبەر ئەسا لە مێنا ڕیجن میدڵ ئیست ئەن نۆرس ئەفریقا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بۆ بە مەڵبەندێکی مادەی هۆشبەر ئەمە تەحەدایە لە بەردەم ئەمریکا پەڕێتەوە ئەتوانێت هەموو کێشە خوانە چارەسەر بکات پێم وابێت دەرەقەتی ئەم داستانە گرنگانە لەم هەموو ئەمانە گەورەتر هەژمونی چینە چین هاتووە وەکو ڕکابەرێکی گەورەی ئەمریکا دەرکەوتووە لە ڕێگەی Belt and Road Initiative پرۆژەی پشتیانە و ڕێگا بە هێڵێک هاتووە نزیکەی 6 تریلیۆن دلاری سسمار کردو لەم هێڵەیە لە هەموو جیهانە بە تایبەتی لە ڕژڵاتی ناوەڕاستە بنە لە کەنداوە سعودیە ئیمارات قەتەر ئێستا بەهێزترین پەیوەندیان لەگەڵ چین هەیە ئەمریکا چۆن نتوانێت ئەم متمانەیە بۆ خۆی بجێڕێتەوە لە کەندا و لە ڕژڵاتی ناوەڕاستە کاتە دیارترین بەڵێن کە ترامپ داوێتی کە لەم کابینی یاخود لەم 4 ساڵی دەسەڵاتیدا بە جێبەجێ بکات چییە؟ ڕاگررتنی جەنگی ئۆکراینە ڕاگررتنی جەنگە لە غەزە بەڵام ئایا بە چ میکانیزمێک ئەم جەنگانە ڕادەگرێت کاتە کاریگەریەکانی تەحەدەکان بۆ دەرەوەی ئەمریکا چی دەبێت بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست کاریگەریەکانی چی دەبێت ترامپ ئەتوانێت چی بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست زۆر جانە من کتێبێکی دیکەم لە بەردەسا ساڵی ئایندە بە ئینگلیزیە لە ئەمریکا بڵاو بێتەوە لە بەریتانیا و ئەمریکا بڵم سپێری بڵاوێکاتەوە ئیش لەسەر ئەماکە ئەو تەحەدیاتانی کە دەکەونە بەردەم سیستەمی تاکجەمسەری جیهان چکە پێشووتر یەکەم جار لە سەدەی 19 و ئەوانی پێشووتردا سیستەمی جیهانی فرەجەمسەری بوو واتە چەند زلهێزێک ئیدارەی ئەم جیهانیانەدا هاوسەنگی هێزە بوو دوایەوە بوو لە دوای ساڵی جەنگی جیهانی دووەمەوە یەکێتی سۆڤێت و ئەمریکا کەوتنە ململانیەوە دوو جەمسەری بوو دوو جەمسەر ینی هەموو جیهان دابش کراوە بەسەر دوو جەمسەرا دوو مەعسکەرا دوو بەرەیە یان لەگەڵ یەکێتی سۆڤێت یان لەگەڵ سیستەمی سەرمایه‌داری بەڕێوەبەرایەتی ئەمریکا ئەوە بوو لە ساڵی 91 یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە و نزیکەی 16 دەوڵەت ئەعلانی ئیستیقلالیان کرد بوو دەوڵەتی سەربەخۆ لە ڕۆژهەڵاتی ئەوروپا و هەمووشان بەشێکی زۆریان بوون بەندام لە یەکێتی ئەوروپا لە 91ەوە ئەمریکا قیادەی ئەم جیهاناکە و سیستەمەکە تاکجەمسەریە بەڵام ئێستا لەنگەری ئەم تاکجەمسەریە شکاوە لەق بووە بۆچی لەبەر 4 خاڵ لەبەر لە ڕۆژنایی ئەو کتێبەی کە من باسیەکەم بڵاو دەبێتەوە خاڵی یەکەمیان هەژمونی چین لە ڕووی ئابووریەوە زۆر هەڵکشاوە لە ڕووی کەرتی وزە و وەرچەرخانی وزە و ئینەرژی ترانزەکشنەوە زۆر هەڵکشاوە هیچ وڵاتێک نبینی چین هەژمونیتیانە بێت تەنانەت ئەوروپیەکە ئەڵمانیا بەهێزترین پەیوەندی لەگەڵ چینە هەیە ئێران هاوپەیمانی چینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیسرائیل کە دژمنێکی دۆستێکی سەرسەخت و هاوپەیمانێک استراتیژی ئەمریکای هاوپەیمانی چینیشە پەیوەندی ئابووری لەگەڵەیە هەموو وڵاتانی دیکە مەسەن سعودیا شاری نیۆم دروستەکە 110 میلیارد دلار لە ئیسماری 110 میلیارد دلار ڕقەمە کاتە ئێستا بە دەرەجەیەک چین مەترسیە بۆ سەر ئەمریکا بەڵێ جا بە دەرەجەی چینیان زیاتر رووسیا کام مەتەدە مەترسین بۆ سەر چین رووسیا کۆریای باکوور بریکس ئیسا دێمە سەری باسیەکەم ئەمە چین اینجا رووسیا و بریکس بە شێوەیەکی گشتی دەکرێت بێمە سەر ئەمە خاڵێکی دیکە دەرکەوتنی میدڵ پاوەڕ هێزە ناوەڕاست ناوەندەکان جۆزف نایزانایە کە لە بواری پەیوەندیدنەوە دەوڵەتەکان ئەم حاڵتە ناوەنا پژانی هێز بۆ نمونە لە جەنگی ساردا نزیکەی 80% هێز سەرچاوەی هێز دارایی
ئابووری هێز سەرچاوەکانی دیکە لە دەستی رووسیا و ئەمریکای کۆ بووە بەڵام ئێستاوان نییە. بەڵێ کاک بەڕۆز جیاواز لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئەمریکا کاریگەرەکانی سەهرێمی کوردستان چی دەبن لەگەڵ هاتنە سەر دەسەڵاتی سەرۆکێکی نوێ لە ئەمریکادا ئایا کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و عێراق چی دەبێت کاریگەری دەبێت یاخو سیاسەتەکان ئەمریکا بەرامبەر بە عێراق و هەرێمی کوردستان هەمان شتن ئێمە قسەمان لەسەر ڕسمە گەورەکە کرد هەرێمی کوردستان دەبێت لەگەڵ ئەم وێنە گەورەیە خۆ لەناو ئەم وێنەیە شوێن پێی خۆی بزانێت یعنی چوار حاڵەتی سەرەکی من باز دەکەم بە سەریعی هەبێ هەرێمی کوردستان خۆی بگونجێنە لەگەڵ ئەم حاڵەتانەیە لەگەڵ ئەم نەزمە نوێیە نەک چاوەڕێ بکە نەزمە نوێیەکە خۆی لەگەڵ هەرێمی کوردستانە بگونجێ سەردەمەکە سەردەمی زیرەکی دەستکردە کۆمپانیا بەهێزەکانی بواری تەکنەلۆژیا ڕۆلیان زیادە بێ هێزە مامناوەندەکان کاریگەریان زیادە بێ لەم نەزمە نوێیە وەکو سعودی هیندستان هێزەکانی بەرازیل رووسیا ئەمانە ئەگەر بن بە هەر تایەکە ئەو تایە قورسر ئەکەن چوارەمیان دەرکەوتنی چین تەحەدایەتێکی گەورەی بۆ ئەمریکا پێنجەمیان ترەمپ هاتۆتەوە دەوێت هێزی خۆی لە ڕێگەی هێزەوە ئاشتی بچەسپێنی ئەمە وشەکەی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەماکان من قسێکی ڕئیسیم هەیە بۆ هەرێمی کوردستان ئەوش ئەوەیە ئەمریکا کەمی نەکردەوە بۆ کورد و بۆ کوردستان حقیقەتت پێ بڵێم ینی لەم دە 12 ساڵی ڕابردووە بینیمانەگەل لە ڕۆژاوی کوردستان ئەمریکا و هێزی ئەمریکا ئامادەی نەبووە تورکەکان بە چەند سعاتێک کوردیان جینۆسای دەکرد و دایانسڕیەوە لە ڕۆژاوی کوردستان هەرێمی کوردستان هەر خۆی ناوی هەرێمی کوردستان ئەمریکا دروستی کردووە ینی ناوچەی دژە فڕین لە ساڵی دوای ساڵی جەنگی کەنداوە ساڵی 1990ەوە بڕیاری 688 هەموو ئەمریکاوە پەیمانەکانی دروستیان کردووە بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش پەرلەمانی کوردستان هەتا ئێمە چوین شەڕی ناوخۆمان کرد لە هەرێمی کوردستان ئەمریکا هاتنیەوە بژیوانی کردین ئەمریکا سەدامی بۆ ڕوخاندین ئەمریکا دەستوری بۆ نووسیدینەوە ئەمریکا کردینی بە پلەدار لە بەغدا ئێستاژ ئەمریکا پاڵپشتی هێزی پێشمەرگاکە بۆیە دەبێ ئێمە لەگەڵ سیاسەتی ئێستای ترەمپا خۆمان بگونجێنین بۆ ئەوەی بتوانین جەیەک لەم نەزمەنی ژیانیا بخۆمان بدۆزینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر بەهرۆز جەعفەر سەرۆکی پەیمانگەی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێماتی سپاس کە بەنامە کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت.